ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاوڕیانی ئاوکار ماتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەرجێڕی چەند هەواڵ. کۆبوونەوەی خانە نشینکراوان لە شاری کرماشان، ناڕوونی چارەنووسی گزنگ قازی لە گرتوخانەکانی ئیتڵاعات، دەست بەسەرکردنی شاخەوانێکی خەڵکی شاری شنۆ، ناڕەزایەتی کرێکارانی پترۆشیمی ڕازی خوزستان و سەپاندنی سەرجەم 31 ساڵ زیندان بەسەر 7 هاوڵاتی عەرەب. کۆبوونەوەی خانە نشینکراوان لە شاری کرماشان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 22 ڕەزبەری 1404 هەتاوی خانە نشینکراوانی سەرجەم سندوقەکانی خانە نشینی لە بەردەم بینای سندوقی خانە نشینکراوانی کشوەری کۆبوونەوە. بە پێی وێنانەی کە بەدەستمان گەیشتوون، خانە نشینکراوانی مخابرات، تامینی اجتماعی و کشوەری بە وتنەوەی دروست ماڵکردنی پلاکارد خوازیاری بەڕێوەچوونی گەڵاڵەی هاوسانسازی حەقدەست، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، کۆتای هاتنی گوشاری ناوەندامنیەکان بۆ سەر خانە نشینکراوان، ئازادی دەستبەجێ خانە نشینکراوانی دەست بەسەرکراو و دیهاتنی داخوازیەکانیان و هەروەها بایەختانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی خانە نشینکراوان بوون. شایانی باسە کۆبوونەوەی خانە نشینکراوان بە پشتیوانی بەرینی خەڵکی شاری کرماشان بەڕێوەچوو. ناڕوونی چارەنووسی گزنگ قازی لە گرتوخانەکانی ئیتڵاعاتدا. گزنگ قازی هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد سەرەڕای تێپەڕبوونی 6 ڕۆژ لە ماوەی دەست بەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی پێنجشەممە 7 ڕەزبەر بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتڵاعاتی شاری تاران بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە سەرەڕای بەدواداچوونەوەی بنەماڵەیە و دەست بەسەرکراوە و هەروەها کۆمەڵێکی دیکەی چالاکانی مەدەنی و فەرهەنگی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بەو هاوڵاتیە زانیاریەک لە بەردەستانی. ناڕەزایەتی خەڵکی گوندی ماشکانی پیرانشار. ڕۆژی سێشەممە خەڵکی گوندی ماشکان سەر بە شاری پیرانشار دژ بە نەبوونی خزمەتگوزاریە پێویستەکان لە گوندەکەیان ناڕەزایەتیان دەربڕیوە. خەڵکی ناڕازی ئەو گوندە بە بڵاوکردنەوەی ڤیددیۆیەک دژ بە دۆخی خراپی ڕێگەوبانی ئەو گوندە و هەروەها نەبوونی ئاوی خواردنەوە ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری پێی ڕاگەیشتنی ناوەندە پەیوەندیدارەکان لەسەر نەبوونی خزمەتگوزاریە پێویستەکان لە گوندی ماشکان. کۆبوونەوەی ناڕەزایەتی دوکاندارانی تاناکۆرای شاری سنە. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە دوکاندارانی تاناکۆرای شاری سنە دژ بە زەوتکرانی هەندێک لە کەلوپەلەکانیان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە کۆبوونەوە. دوکاندارانی ناڕازی بۆ وتنەوەی دروشم و کۆبوونەوە لە بەردەم وستانداریە و پارێزگایە خوازیاری کۆتای هاتنی گوشاری هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، گەڕانەوەی ئەو کەلوپەلانە کە زەوت کراون و هەروەها وەڵامدانەوەی بەرپرسانی وستانداری سەبارەت بەم کێشەیە بوون. ناڕازیان جەخت لەسەرەوە دەکەنەوە کە ئەو کەلوپەلانەی زەوت کراون بە تەنیا دەستی دووهەم بوون و بە هیچ شێوازێک بەرهەمێکی قاچاغیانتیان نەبووە و هێزەکانی ڕژیم بە بڕیارێکی ناڕەوا دەستیان بەسەریان دەگرت. دەست بەسەرکردنی شاخەوانێکی خەڵکی شاری شنۆ. جەوهەر هەرکی ژینگە پارێز و شاخەوانی خەڵکی شاری شنۆ بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ناوەندی ورمێ کراوە. ناوبراو ڕۆژی دووشەممە 16 پوشپەڕی ئەم ساڵ لەلایەن دادگای ئینقلابی شاری شنۆ بە تۆمەتی تەبلیغ دژ بە ڕژیم لە بەرژەوەندی گروپە نارەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی 10 مانگ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. جێگای ئاماژەیە ئەو هاوڵاتیە لە ساڵانی پێشوو بارەها لەلایەن هێزامنیەکانی ڕژیمەوە بەهۆی چالاکیە ژینگەییەکانی خراوەتە ژێر گوشار و هەروەها لێپرسینەوەشی لەکرا. ناڕەزایەتی کرێکارانی پترۆشیمی ڕازی خوزستان. ڕۆژی ڕابردوو کرێکارانی پترۆشیمی ڕازی لە پارێزگای خوزستان
دژ بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان پاش بەڕێوەچوونی چەندین کۆبوونەوە دووبارە ناڕەزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ئەو واحدە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی و شرکەتە بە داخوازیەکانیان و هەروەها پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان دۆخی ژیانیان لە خراپیدایە و خوازیاری بەرزکردنەوەی ئاستی هەقدەست بە پێی ڕێژەی تەوەڕوم و هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەیی و ئیمکاناتی ڕفاهی، گۆڕانی گرێبەستەکانیان، وەرگرتنی هێزی کاری نوێ و هەروەها وەدیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان. و دوایین هەواڵمان سەبارەتە بە سەپاندنی سەرجەم 31 ساڵ زیندان بەسەر 7 هاوڵاتی عەرەب. ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 22 ڕەزبەر 7 بەندکراوی ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئاهواز لەلایەن ناوەندە قەزاییەکانی ڕژیمەوە سەرجەم حکمی 31 ساڵ بەندکرانیان بەسەردا سەپێنراوە. بە پێی راپۆرتەکان 7 زیندانی عەقیدەتی عەرەب خەڵکی شاری ئەهواز بە ناوەکانی خەلیل و عەلی خەزرەجی، عەلی براویە، ببرن عەلی بروایە، عەباس حەمادی، حسێن سەیلاوی، عەبدولمەجید هاشمی و یونس غەرباوی ڕێکەوتی هەفتەی بەفرامباری ساڵی 1403 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و بە مەبەستی وەرگرتنی دانپێدانانی زۆرەملێ و ئەشکەنجەوازاری و بەندکراوانە ڕەوانەی بەندی هەشتی زیندانی شەیبانی ئەهواز کراون و لە دادگایەکی ناڕەوا و کورتماوەدا ئەم حکمانەیان بەسەردا سەپێنراوە. بەپێی بڕیاری دادگای ئینقلابی ڕژیم، خەلیل و عەلی خەزرەجی، عەلی بروایە، عەباس حەمادی و حسێن سیلاوی هەرکەم بە 5 ساڵ زیندان و عەبدولمەجید هاشمی و یونس غەرباوی هەرکەم بە 3 ساڵ زیندان حکم درا. بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموویان.